بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ و ئێوارەتان شاد. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم و لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە گرنگی دڵسۆزی و ئیخلاس دەکەین لە کارەکاندا و لە کاروباری ژیاندا. خی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت بە تەواوی گرۆهی مرۆڤایەتی و موسڵمانان کە ئێمە هیچ فەرمانێکمان پێ نەکردوون ئیلا ئەوە نەبێکەوە بە دڵسۆزی و ئیخلاسەوە خوا بپەرستن و کار و کردەوە چاکەکان ئەنجام بدەن. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بنچینە و ڕەگی هەموو کارێک دەگێڕێتەوە بۆ دڵسۆزی و ئیخلاس و نیەتێکی دروست کە بریتی بێ لە ڕەزامەندی خوا و سوودگەیاندن بە مرۆڤایەتی و کۆمەڵگەکان. دڵسۆزی یەکێکە لەو سیفەتە جوانانەی کە لە هەر کارێکدا هەبێ جوان و ڕازاوەی دەکات و بەرهەمێکی باش بە تاک و بە خێزان و کۆمەڵگە دەبەخشێت و کۆمەڵگە لە گەندەڵی و بێسەروبەرەیی و داڕمان و دواکەوتویی دەپارێزێن. ئەوەی کە ئێستا بە چاوی خۆمان دەیبینین هەرەزێنانی ئابووری وڵات، هەرەزێنانی ناکۆکیەکان یان بۆ منە زیادبوونی ناکۆکی سیاسەکان و هەرەزێنانی ڕێکەوتنی نێوان هەر حیزب و تاقم و دەوڵەت و وڵاتێک هەمووی پەیوەندی بە نەبوونی دڵسۆزیەوە هەیە. کوردیش هەمیشە گوتوویەتی کەسی شیاو بۆ شوێنی شیاو. ئایا لە دانانی خەڵکانێکی نابەرپرس و نامەسئول تا چەند دڵسۆزی لەناو دەچێت؟ ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی دڵسۆزی لە ژیانی ڕۆژانەدا لە کاروبارەکاندا و جۆرەکانی دڵسۆزی دەکەین و ئەو بوارانە دەکەین کە پێویستە مرۆڤ دڵسۆزی تێدا بنوێنێ. ئایا ئەم قەیران و نەبوونی موچە و وەزع ناخۆشەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تا چەند پەیوەندی هەبووە بە نەبوونی دڵسۆزیەک لە ناخ و بیرکردنەوە و کار و ئامانجی سەرکردە و کەسایەتی و وەزیر و خەڵکانی کاربەدەستی ئەم وڵاتەدا. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سوار عومەر بانکخوازی ئیسلامی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بە ئەمڕۆی بەرنامەی باسوخوازە بێ تاوتوێی ئەم پرسە دەکەین. مامۆستا سوار سڵاوی خی گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ تا دەنگی من دەگاتە لای بەڕێز مامۆستا سوار. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆدا باز لە دڵسۆزیەکەین، جۆرەکانی دڵسۆزی، بوارەکانی دڵسۆزی، ئەو هۆکارانی کە وا دەکەن مرۆڤەکان دڵسۆزانە کار بکەن. چونکە وەکو مەحوی عاریف و شاعیری خواناسی کورد دەڵێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عیشق تەکراری حرفە بەس دەمی پڕیا خوددا خوددا. واتە دڵێک سۆز و خۆشەویستی خوا و کارکردن بۆ خوا و دڵسۆزی بۆ خوای تێدا نەبێ قسەکردنیش هیچ بەها و ڕێز و ئەهمیەتێکی نامێنێ. بۆیە دەبینین زۆر جار لە دائیرەیەکدا لە شوێنێکی گشتیدا لە هەر شوێنێکدا ئەگەر خەڵکانێکی نابەرپرسی نادڵسۆز هەبن ئەوە وردە وردە کاروباری هاوڵاتیان کاروباری خەڵک بەرەو دواوە دەچێ و وەڵێ بەرەو پاشەکشێ و بەرەو ماڵوێرانی دەچێت. دەچمە لای میوانەکەم بەڕێز مامۆستا سوار عومەر. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. وعليكم السلام. خودش رازي بيت جلي ممنون برا خود خيرات ابن السيد بشبه هش ان شاء الله. مامۆستا پێم خۆشە باسێک لە دڵسۆزی و ئیخلاس بکەین یام زانین تعریفی ئیخلاس چییە و بەچی دەگوترێ ئیخلاس و دڵسۆزی؟ بله بسم الله الرحمن الرحيم. أولي بناسا یا إخلاص أنيا دلسوزي أو مروف كارا كيارا بكتن و هزار ملاحظة خلقينات يعني نبشته با از دفتش تو كمش چونكو بري خلقية لمن نكو بس هند بكت بتريه بس ويبكت زاني خود تعالى بري لي بس همي تشتوش بو خود تعالى بيدن و تكارو كريت خود سر و ناف دوكي اك بيتن انكو خلق ويري بيتن ويري نبيت كارو كريتور هر وكي اك بن يعني نيتا قولين وقت خلق مثلا ويري بيتن كارو كريتور باش بن كارو بري خلقي لي نبيتن كارو كريتور خراب نه هل بتريه همه كو بزاني خدای كل هندف سري رب العالمين ود بینیتن و چه که ماشینل تا شغل خود درسته بکتن چون رب العالمین بشته إلا ابتغاء وجه ربه الأعلى هذا شيء مو بيجي بشتي بو خد تعالى بوجه خد تعالى نجبو تشتدي بيتن هذا بس ألا لله الدين الخالص
هر تشتكي مروف كارو كي خدا بكتي مخلص بيت بو خدا تعالى. إبراهيم الأدهم خدا تعالى جرازي بيت بشتي تعريفه إخلاص داد بشتي صدق النية مع الله، يعني إنيته مروفة يا راز بيديال خدا تعالى أذا إخلاصه حكمه يجي واجبه يعني واجبه السرها تاكي هر كسي في دنيا دا بيتفيه مخلص بيتن كارو كريت خدا واجبه سرها بصرمانه که اي کسی بتایبتی خوب دانید بصرمان بيتفيه مخلص بيت شغلت خدا. شكر رب العالمين بشتوا ما امروا الا ليعبدوا الله مخلصين له الدين. هاي کار خدا تعالى چه امر مروف نکیه چه کار الا او کار بيتفيه مروف مخلصيش بو خدا تعالى بيتم دل سوزي. هر واسه رب العالمين بشت إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين. ما اف كتابه بوتاينا خاي اي محمد کو بس پیغمبر صلی الله علیه و حقی و جا عبادت خدا تعالی مخلصی يعني هاي کار که امکان بس به خدا تعالی بکرتی تعریف اخلاص اوه. الإمام استابوچی خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم داوایان لە مسلمانان و شوێن کەوتوانیان کردووە کە ئیخلاص و دڵسۆزی بکەنە بناغی کارەکانیان. واتە بۆچی پێویستە مسلمان لە کار و کردەوە و ژیان و قسە و هەڵس و کەوتیدا ئیخلاص و دڵسۆزی ڕنگ بداتەوە و وەکوەڵێ بوونی هەبێ لە کارەکانیدا؟ چونکه دلسوزی جلک مفاید هی جلک فایده هی شوان فایده یعنی نه نهجماتن ملت آواد بم اخلاصی بدلسوزی مال آواد بم اخلاصی و دلسوزی آنکو اخلاصی وکی سر که السر سر کلخه که اگر اف کلخه یه به سر بیتن یعنی اف کلخه چه استفاده پینن نشد بجید یعنی کلخه که به مفاده بیتن کارت مرو جی به اخلاص به عملت که به شول بیتن خدا تعالی مرو قبیل ناکت و سرکفنی نانید حیات خدا اساس قبیل کنا عبادت مرو و کار و کریت مرو و دعای مرو اخلاصه چون هر وقت بینو که مفعوتا پیروز گوتی ما امرو إلا ليعبدوا الله مخلصين له الدين. عملك التايب في إخلاص تدا أجرنا خدا تعالى شمرو في قبيل نكات أنكو بيت يعني واجتنا أجرك معظم إخلاص بدأ شمرو في تدا هراس قيمة شمرو في بلند بيتن إخلاصه بيت السبب پیش کفتنا ملت و برف پیشونا ملت و گشکرنا آبور مرو و اینتاجه که مازن دهتن او کسی کار به دست او کسی ملت لپیدا او کسی اف آبورت ده بر لپیتوا اگر مرو دل سوز بنید اخلاص بن اینتاجه که گله که مازنه و گله دیزیده ملت جی اف پارازید مینیتن و ده ترا همه تشتاکت آواکرنا ملت و فقیر و جارا بله پا اگر دستت مرو مخلص دانه بید والله اگر چند هیا هنده دیجی هبیتن یه برزه بی تکیف که بعض امروز که چلیتن یا دل دنیا دا اخلاص و المروتیت مفرزگات گله مصیبتا هر وقتی قصتك های یا سه کس اوچ نشکفت قصتك مشهوره خدا تعالی سه کس خلاص تنجبر سه کارو کریت هر یک شو کارو کریت کربو گله اخلاص به کار و دهبو گله دل به خدا تعالی کربو وقتی کف نشکفت که دا داگش کفته تگرتن و برای مازن کفتن بشتیوان دا بحث کار خوب کرد ما چش دل به خدا تعالی که هاوی پتی خدا تعالی نه کسی هاشمنی نه اما جوی کفته دا وش کفته دا آسیبوی تنی اوشد مخلاص کردن وجش بر هنده دا بین ما بچکی به خدا تعالی و آخرا و کار میت اخلاص دا داش خدا تعالی کن هر یکش و کاری که گله که مازن یکیش به خدا تعالی و کار بجنی یا ربی اگر اول ما بوده که بیت یا ربی تو مجوی اخلاص تی درجه ود بیتن یه دی کاری که دیگه که خوب پاستیج زنای بشته یا ربی اگر اولش بخاطر تم خوش بزنای پاراز بیتن یا ربی تو درجه هیبتی هر اج و دعایت خوب کتن و کارت خود مخلص کیش به خدا تعالی درجه ود بیتن او جه خلاص بن هر واسطه مرو تترزگار کردن الشیطانه اگر هنده مرو خلاص بی شیطان خو اعتراف و چندت کرد بشته قال ربي بما أغويتني لأزينن لهم في الأرض ولأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين يا ربي أزدي عبد تخرى سادة وشتش تي جناحة دي بعد الشرين كم دزيه خرابيه كشتنه جنداليه دي بيشتوي تشرين كم إلا عبادك منهم المخلصين إلا أو عبدتنا بيت يا مخلص يا ربي أنا شمسادة بأنكو إخلاص والمروفت كت شيطان نشت مروفي سادة بتكو جنداليه بكت كو خرابيه بكت كو حق وحقوق خلقي بخوتن وحرامي بخوتن هر واسطة مروفة رزقات كت عبادت كنا غير خود تعالى پیغمبر عفوا ابو سلمان خود تعالى جي رازي بيجتن ان اخلص العبد انقطع عنه وساوس الشيطان والرياء
این اخلاص العبد اگر انسان خالصی که کار خود مخلص بو وسواس الشیطان و ریا مروه و مدح مروه کس تأثیر نکردن ده کار خود که خود تو درستی پر ریو بتن هر واسه ایمان مروه جل قایم تخیتن ولی مروه کت مروه اكو بین حش گنحان و حش نفاق نکرد حش خرابی نکرد بلکه بس حش کارت باش کردن هر وقتی پیامبر خدا صلی الله علیه و سلم بهشت ثلاثه لا يغل عليهن قلب امرئ مسلم سیتش تای ول مروه مروه دل پاکش بیتن اگر دل مروه افتش ذهبن دل مروه دی پاکش بیت ایکشا اخلاص العمل لله او کارت تای عمل تای اخلاص بیش بو خود تعالی هر واسه مرتاحیا دلیجی ببتتن برهمت تش برهمت اخلاص باشیه خود تعالی امر المکیش بهند اف باشیت دیدا اش بهند خود تعالی هن امر مکی خود تعالی بهشت دل مروه مرتاح ان الله يحب العبد التقي الغنی الخفی پیامبر صلی الله علیه و بهشته خود تعالی حشوم رو بتیت دل پاکش بیتن یه زنگین بیت نفس خدا آنکو هاشندنین اجماعت حتی بتیت آن بحثی و باشی و خراب بیتن نه یه غنی دل خدا زنگین دل خدا ظنی خود تعالی هندف سریه اش بهنده او اخلاص هو الحب يعني اخلاص بيتا فيان ابو ملته وبو خلقه وبو بصرمانه بو ولاته اش بهنده اخلاص جل مفرد مازن تدهش بهنده خود تعالی وصا امر مکریم زۆر باشە مامۆستا سوار ئیخلاس و دڵسۆزی بەرامبەر بە کێ دەکرێت واتە کێ شیاوی ئەوەیە کە ئێمە مخلیسانە و دڵسۆزانە بۆ کۆڵێ بۆ ئەو بژین کاری بۆ بکەین ئایا تەنها خوای گەورە شیاوی ئەوەیە کە مرۆڤەکان بەردەوام کار و کردەوەکانیان بە ئیخلاس بۆی برازێنەوەیان لە ژیانی ڕۆژانەشدا بەرامبەر بە مرۆڤەکانی تر بەرامبەر بە ئەرک و ئامانجەکانی خۆشمان پێویستە مخلیس و دڵسۆز بین بله نه اخلاص ما شاء الله يعني جل جورت اخلاصه تا اخلاص هذا مرفت انيات خدا بدوي اخلاص بيعمل اصلا بيشت انما الاعمال بالنيات وانما لكل امرئ ما نوى يعني اخلاص هر کارو کریاره که تتکی تنیت کش بو هی يعني انیت مقصده تو خوب بيجي ايكي ورا يان هر يان تشتكي بدي ايكي اخر دي انياتات دي تحسب كانياتات چيه يعني دیگه ببونم من مثلا اف ولات وصل زنجين اف بەڵێ وا دیارە بەڵێ بەڕێزان بێگومان ئەڤەش با مەسلحەتە خۆش پێ نەبێتی ئاشکرایە ژەش بەر هەندێ پێتەویە مرۆڤ یعنی بەڵێ بێگومان مرۆڤەکان لەسەر زەویدا بە هەردوو باری دنیای و قیامەتیدا هەمیشە داوایان لێکراوە کە دڵسۆزانە کار بکەن بۆ نمونە بواری عیبادات و کارکردن بۆ قیامەت هەمیشە مرۆڤەکان داوای ڕۆحیەتێکی جوان ئامادەبوونێکی زۆر تەنانەت بۆمنە پیاوێکی بەڕێزی وەکو ئیبن عەباسە فەرمێ وەرگرتن یان پاداشتی هەر نوێژە پەیوەستە بەڕادەی ئەو دڵسۆزی و ئاگابوونەی کە مرۆڤ لە نوێژەکەیدا هەیەی بەرامبەر بە خوای گەورە واتە دەفەرمێ نوێژ زۆر جار دەکرێتە دە بەشەوە هیوا هەیە دە بەشی بەردەکەوێ هیوا هەیە نۆ بەش هیوا هەیە هەشت بەش هەیوا هەیە تەنانەت بەشێکیشی پێ نابڕێ لەبەرەوەی تەنها بەجەستەیەکی تەق و ڕق و وشک لە بەرامبەر خوا داوەستاوە و خەیاڵی لە شوێنێکی ترە وەکو چۆن گوتمان کە عاریفی گەورەی کورد مەحوی دەفەرمێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عیشق تەکراری حرفە بەس دەمی پڕیا خودا خودا دەچمەوە لای میوانەکەم بەڵێ مامۆستا سوار مامۆستا سوار باسمان لەوە کرد کە جەنابەت فەرموود ئیخلاس و دڵسۆزی تەنها جۆرێکی نییە با من بپرسم ئایا کامانن جۆر و نەوعەکانی تری ئیخلاس و دڵسۆزی بله دلسوزی کارت خدا گوتنت خدا وقتی مروف آفنکت بیجیتن پیتویه مروف دلسوز بید آفنه هری اول راستن چا تو چی مثلا کسی که تو بزانی اول گناهباره اول ظالمه اول مثلا حق خلقی خوری اول اجرام که محکمه دال جهه که تو رو بچی اکبین هاری کاریوب که راستی نبید نبید مروف بترسیتن نل حاکم نل مثلا کسی وقتی آفتن بید پیتویه تو راز بید تو دلسوز بید آفنه خدا
تو نابی تو تشتکی بیجی و تو خوب زانی نه یا راسته اش به هنده کارو کریت خدا پیامبر خدا صلی الله علیه و بیشتر این الله لا ينظر الى صوركم خدا تعالی بیخونه در رنگته ولا الى اجسامكم بیخونه تا جسمتجی ولكن ينظر الى قلوبكم واعمالكم خدا تعالی بس به خدا دلت هوا دا کاچته ده هیا و کارو کریت هوا اف کارو کریت هوا کن دل هوا ده هیا اجبو خدا اجبو هند دلسوزن بو ملت خوب بو ولات خوب بو فقیر و جار بو خلکی یانجی اول تشتک تا مصلحتک یعنی بهی اجبه هند دمین توسع نیت مروفت کارو کریت دا یادید ویانه دا اتوی اخت مروف حش اکبتن کسی ویتن دای که بابا خیش کبران های کسی که هبیتن تو حاجه بکی پتویه تو راز بید گل داشت بو خود تعالی حاجه کنش بر مصلحت اوجی اش بنده پیامبر صلی الله علیه و بشته حفظ کسی تیش ناس بن سبع عشر رب العالمین ایک شوا او حش ایک بکتن جبو خود تعالی يعني حاجة جاي جبو خد تعالى وقت حاجة جاي جبو خد تعالى طبعا دي رحمة بيدا دي دلسوسة بيد جال دا دي إخلاص بيد جال دا دي حق وحقيقته درستوي دي توی آماده رح خوش يكو بنبدأ توی آماده مال خوش بدأ توی آماده ويؤثرون على انفسهم ولو كان بهم خصاصه ده تاثير جهنيه نفسه خو بس نجهيته اجبهن وقتا بين اخلاص ديال خد تعالى يعني تو ديال عبد خد تعالى جي الراس بي ده خد تعالى شمرو راضي بيتن هر وسط براينيه ده پیغمبر خد يعني رب العالمين عفوا ايات كبيروز ده بشته انما المؤمنون اخوه ایمان دار همي برت ایکن اما همي ایمان خد تعالى هي کس نه ایمان خد تعالى نه الطيبتي ما بسلمان انما المؤمنون اخوه فاصلحوا بين اخويكم وجاهن برات خو بيج بين النفكره بعدا فاصلحوا بين اخويكم واتقوا الله لعلكم ترحمون وتقوى خدای کنوش خدای بتسم بلکو خدای تعالی رحمه بهوا دبتن زۆر باشە مامۆستا سوار هۆکارەکان و ئەسبابەکانی زیادبوونی دڵسۆزی مرۆڤێکمان هەیە وەکو لە هیچ دڵسۆز نییە نەبۆ خۆی نەبۆ کۆمەڵگەکەی نەبۆ کاروکردەوەکەی ئەو هۆکارانە چین کەوا دەکەن دڵسۆزی زیاد ببێ یام ئەو هۆکارانە کامانن کە دڵسۆزی دەهێننە کایەوە و دڵسۆزی و ئیخلاس دروست دەکەن لە ژیان و بیرکردنەوەی هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگە. بله پیغمبر خدا صلی الله علیه و سبحان الله یعنی پیغمبر خدا صلی الله علیه و سلم آفتنیت و گوتنیت پیغمبر خدا خوشتوی آیات رب العالمین همه درمان بچه سریع کیش و مشکل مد دنیای دا صح که پیغمبر خدا صلی الله علیه و بشته ما من مسلمین یغرس غرسا او یزرع زرعا فيأكل منه طير او انسان او بهيمه الا كان له بصدقه تو ها دورك بتشيني ها زراعتك بكي اف زراعتك حيواني خود طيري خود مروفي خود الا بتخيره اجبرهن دي بدي بتهب اجتو اتابع حديث بزاني پیامبر خدا صلی الله علیه و تا ایمان و چند هبید کو خدا تعالی بتخيرت نویسیتن هر کارو که تو تکای د اخلاصی که دکای او د بجه بلا بمخير ببن اما دنیا چه پیونه تو مرتاح چکوش بتدف خدا تعالی پیوتن تو زراعت جبتای تو ولات رزگار تو ولات خو آوا تو ملت خو کو بین زنجین که خیر و خیرات دیال فقیر و جراب که او ها تشتکی تو زانی خدا تعالی اجر دیت تحوجنین به خدا تو کی من نجی سر خط سر خلقی و اكو رب العالمین بشته لا تبطلوا صدقاتكم بالمن والاذى ناچه بی تو خیر و خیرات خو اجبار اكو من منات کی سر خلقی تو باطل کی ویگوکی مثلا ایبش نه والله ما ملت رزگاری ما هو کیه اوانه اخلاص اج بو ملت اول تو بجی من بخو کیه مدام تا بخو کیه اج بهنده اونا بتا اخلاص او که تو کیت بخو بتنه حسابتی اج بهنده یادی اج به خود یادی تو حلال و حرام جای فرق کرد انسان پدوی هو صوب حلال و حرام بزانید او حلال او حرام دبیت سبهنده تو ده اخلاص بید کارو کیت خدا حرام خود دجدیه پاش هر تشتکی تبزانی حرامه تو ده خوش دیه پاش بهنده یه حلاله تو دکه یه خیره تو دکه اوه ده بتسبب بهنده که تو اخلاص بکی اش بهنده حدیثه که دجا پیغمبر خود صلی الله علیه و سلم بومد بیجیتن لا یؤمن احدکم خوی کش هوا ایمان درست نینه حتى يحب لأخيه ما يحب لنفسه تو ایمانک داره که درست نی حتی پیتویت چا باشی بخوید چا مال بخوید چا ولاد بخوید چا خوشی بخوید تهصب غير خوشت تشاب عائله خذت عائله كليك وجامعك باش بخينتن بلا عائله فقير وجاج توصفتن حتى تشام مال ملكيات ولات تدويتن بو خوش يخوب كاربيني بتويت تدويتن بغير ولات هولات خوش بكاربيني
نش بخو بتنه هر واسا حکم اتقان جی پیامبر صلی الله علیه و اتقان عمل دا باشید کوکیه که راست بکت اخلاص خدا پیامبر صلی الله علیه و بشته ان الله عز وجل كتب الاحسان على كل شيء باشی کرن کار دا خدا تعالی سر همه تشت داده نویسی هر تشت جیب پتویت تو باشی بکی اگر لازبون دلسوزی چنه یعنی اول مروبت یه لاز یا ایمانوی یا لازه بایب یعنی خدا که ما بایب کارو که خیر حش خیر باشنات یتنش به هند دلسوزنیت کار خدا یعنی خیر دفنا مهمه جنگندان دلسوزی نه اخلاص نه بخلت یعنی دلسوزی يعني دفنا مهمة الدرسوس بيجي نبي يا مهم أو نفسية إيش بهندي مروفة بإيمان يهوسا والزعيف عقلي يعني لوازية عقل مروفة والدين بينيام مروفي يعني برخونات وقت كدرش بتشي كان صالنا دي أم شل ملات يخوب كان شل والله يخوب كان شب كان دي أوا بيتن شنو نا بريوات جافيدا كده شب دست خوب يعني التجارات وده شبه بهتن إيش بهندي لوازية إيمانت بتأجره ندل سوزية وقوة إيمان ونياسين خود تعالى بدرسته هي دبیت سر به هنده که اول مروفه که دلسوز بید کارت خدا زۆر باشە مامۆستا سوار ئاسار و کاریگەریەکانی دڵسۆزی و ئیخلاس بەسەر کۆمەڵگەوە چییە کاتێک کە مرۆڤێک دڵسۆزە بۆ خۆی بۆ کاروکردەوەکەی بۆ پیشەکەی بۆ ئەو شوێنەی کە تێیدا ئیژەکە چه ئاسار و کاریگەرێک بەجێ دەهێڵێ و وەکۆڵێ چۆن بەرهەمی یا سوودی ئەم دڵسۆزی و ئیخلاسە دەبینین ئێمە لە کۆمەڵگەدا یا لە ژیانی ئەو تاک و دائیرەی کە کاری تێدا کردووە بله طبعا شین دست مروفت مخلص همه گفت دیاره هر جا پیامبر کو بجنه زانات بجن افنکا جلای کو جان بجنه کن کلمائی وکی آوه به اینما وقع نفع هر جهه که تو لچوی ده وجه مفاجهینی یعنی هر جهه که بران لباری وجه دشین کی توا ده آوا کرد ده خوش کرد ده جیان لی پیدا کرد برای خود جهه آف لینا بیتن گند لینینا مجمع لینینا یعنی جهه جیان لینا بیت بوچی چنکو آف بی آف جیان پریوناشی مروی بسرمان مروی یعنی اخلاص یعنی مخلص اخلاص الدفع بی دلسوزی الدفع بیتن هر جهه که چه دفاع دگهین تا و محله و باجره و مجمعه بتویات جهه دسته یه دیار بیتن اجبهنده علی بن ابی طالب بشت نشانت مروی او اخلاص الدفع نبیت ریاءت کرد بر ریمتی شغلت کرد بشت وقت بتونه بیت گلک زیره کرد گلک زیره که بس شغل دو وقت عفوا وقت پیشتوت عالمه بیتون خلک بیت گلک شغل یعنی شغل خلوت که تو پیشتوت عالمه بس اما اگر ما بتونه گلک اصلانه یعنی گلک بخیرات شغل خونات درسیه روانات شد یعنی ده اهمال کردن یادت بهش حس کرد دائما عالم سوپاسیاب که سر کاری کیت و هر خیره که گل باشه که گل کی هری کاری کی یعنی جویل هنده کد کنگ سوپاسیاب که تو معمول بید اول نشانت هنده نف مروه نه مخلصه یادی تر که خود تعالی بهش الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا بشت رب العالمين من وجينية داي بوچي دهم بيخود كاكيش هوا دي باشتين كارو كيريكن و إخلاص سه همی کارو کردی ماستین کار که خود تعالی حجت کرد مخلصیه اخلاص به اخلاص اصلا خود تعالی عبادت مروه قبیل نکردن و پیتوی همه وقتای بردام بید اف کابره اگه بردام بید سر کارو کردید خود برای سپاسی خلقی نبیتن هر کاری که کردن یعنی های بردام بید که رب العالمین بشته لا یخافون اللومة لائم شلومت لومه کارانو ترسید اف کابره اول بس جویل هنده که خود تعالی بخیرات نویسه خود تعالی پیرازیه که خود تعالی چرازیه چه تشتی باشد و دنیا ده چه مفاجئه این تخلکی اش به هنده اوجی نشانت مخلصین اگر جویل هنده بیکوده کی سپاسیو کرد که تشتکی دیته مصلحتات دل کده اونا بیت دلسوزی هر واسه مروه بسرمان مروه ایماندار مروه اخلاص رب العالمین وصفیتو که بشته وقتی پیامبر علیه الصلاه والسلام باشترین کسبون کو دلسوز بون بو ملت خو چت گفت و ما اسالکم علیه اجرا این اجری الا علی الله گفت از چه دخوازی شانوکم از برای هدم دین خود تعالی برای هدم بهشت برای هدم راضی من خود تعالی اجر من الدف خود تعالی چش هوا نویتن اش به هند پیت وی امج تو سامن گل خلقی ما چه نویتن بس نویتن برای خود برای دین راست برای دین ها کو باشیات د دین دنیا و آخرت و یادی تر افمرو و نشانه دلسوزی چنه که هست مراقبت خود تعالی کرد
يعني بزون خود تعالى هند في سر وقتی است مراقبت خود تعالى کرد حوجنیه کسی بیتن حوجنیه کامریل وی بین که بشت ده یعنیش بر خلکی دکمه نخش بر خود تعالى همه جهاج خود تعالى له آنکو اف مروه خودت نیاسی تنزانی هست مراقبت خودت کرد چه جا نشد خیانت بکرد چه جا نشد یه دلسوس نبیتن. زۆر باشە مامۆستا سوار بۆچی لە ئێستادا وەکو ئەڵێ کاریگەری ئیخلاس و دڵسۆزی کەمتر ئەبینین واتە بۆچی بەشێکی زۆر لە مرۆڤەکان بۆ خۆیان بۆ وەکوڵێ بەرامبەر بەخوا بەرامبەر بەو شوێنەی کە کاری تێداکەن کەمترین ئیخلاس و دڵسۆزی ئەبین واتە ئیخلاس و دڵسۆزی بە جۆرێ لە جۆرەکان بەرەو پاشەکشێ و بەرەو کەمبوونەوە بەرەو نەمان ڕۆشتووە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ اجبهنده جریتوا مگوت به ایمانیه یعنی دلسوزیه و امید بینین برای خود یعنی ملت مدا طوالات مدا سبحان الله یعنی مروفت دلسوز مروفت یعنی زان اوش خودت ترسید زانیت اول مروفت که هست مراقبت خودت تعالی زانیت حلالی و حرامی چیه عالم نزانم برای خونه دیتا و هاری کانی ند گلوا داشت به هنده ولی هاتیل السری حتی بنیت بوینه حرام خور هر کسی که پوسته کفتت لپه داد بوینه حرام خور ولات و ملجی اگر کفت لپه حرام خور دا نزان حلال چیه نزان حرام چیه طبعا دل دست بکتن السری هیدی حتی جهیتا مدیریت مدرسه حتی جهیتا یعنی کسی عادی اوید تشتت کم جت لپه دا اش به هنده دلسوزی کم بونا دلسوزی اش دیراتیامه اش آینه ما اولی که همه حکومات آلمانی اولی که خرا محاولت کن عالمش دینی دی بخن وقتیش دینی در خستن اخلاص دفن نما ایمان ضعیف بو برای کفت دنیاه برای خود رجاد اول چی کن اول دجاتیا که باش دینی خونون یا سند دینی و پشت تو شوینین دوله کن که ان نما دهوست خوی نبش ام هاتین و دنیاه که آوا که اینو ام تاتین ولات ما خوش اینو ام تاتین و فلان بهونه اول جونن اول جوانن که و زمان نه هنده ولی که اوا مروبت مخلص مروبت دیندار مروبت یت دلسوز بوالات خو ملت خو ده پشتوت عالم یعنی کرد کن و عالمش دوا حال بجریتن به خود هزار خود دانا کن ده کم ندو حال دا اخلاص نامینیتن ناف ملت دا و ناف مال دا و ناف گند دا دوله هد خرب مروبت انانی چگو او حدیث پیامبر خود اسلام او بینو که مگوتی لا یؤمن احدکم حتی یحب لاخیه ما یحب لنفسه اول دف خلقی نامینیتن کتب بجی الله بتویت چاب و خویتن با غیر خوش و صافتن اگر توی وصانه بیتون مروت ایمان دانی وجه اواجی به خود اول دفنین وقتی اول دفنه بیتن بس بخویتن اخلاص نامینیتن اخلاص با ملت نامینید به خود اوی دسیال ملت تیت حق ملت خودتن او اخلاص نیادی خنا اوج ده ود خودت خو اخلاص یعنی اخلاص الدفنه دلسوزی اشبهنده وصاده کیم بیتن نامینیتن نف ملت دا زۆر باشە مامۆستا سوار لە ئێستادا ئەو قەیرانە بەرچاوەی کە لە هەرێمی کوردستان دەیە هەموو کەرتەکانی بەڕێوەبردننی وڵات بە جۆری لە جۆرەکان تووشی داڕوخان بوون هەر لە کەرتی ئابووری و دارایی تا پەروەردە و تەندروستی و تا بۆ منە خەڵک بە جۆری لە جۆرەکان هەمووی سەرگەردان و جۆرێ لە جۆرەکان خەڵک بێتاقەتە ئەمە تا چەند بەرەنجامی نەبوونی دڵسۆزی و ئیخلاسە لە لای کاربەدەستانێ لەلایەن خەڵکانێک کە بۆ نمونە پێشڕەوی ئەم خەڵکە بوون کاروباری ئەم خەڵکیان بەدەستەوە بۆ واتە ئەگەر دڵسۆزی و ئیخلاس لە کارکردنی 27 ساڵی ڕابردوودا بوونی هەبوایە ئەم میلەت و نەتەوەیە یا ئەم خەڵک و جەماوەرە بەم ڕۆژە دەگەشت یام ئەتوانین بڵێن ئەم قەیرانە هەمووی بەرەنجامی نەبوونی دڵسۆزی و ئیخلاسە لە کارکردن و لە تەواوی ئەو شوێنانەی کە کاروباری خەڵکیان بەڕێوە بردووە بلش بینویت مامستا اوه برهمه ندلسوزیا انسان یا بو ملت وی اگه هم بین نمونه که یعنی نمونه زورم تایبتی نمونه عمر عبدالعزیز اینین نه یا 27 ساله یا ساله که یعنی کم کرنا زکات ساله که یا خلکی ولی هاد بو سبب بو اگر یعنی دلخوشبون خلکی همیه ناف عالم را تینابر او مال زکات کم کری بردا خلکی حتی کس نمای پره اینا آخر زد ما اوی زد مای بر جرا کدی بوده هم تنتنه کیش جهل های خزان نه اینای چون جرا کدی داف اوان کسا بەڵێ بێگومان
ئەم قەیران و وەزع ناخۆشی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە هەمیشە دەگوترێ 27 ساڵە نەتوانراوە وڵاتێک کە لەسەر کانزا و ناز و نیعمەتی خوایی دەژی تا ئێستا بۆ نەتوانراوە وڵات بەرەو پێشەوە ببرێ. دەگوترێ بۆ نمونە زۆر جا دەگوترێ خەڵکی نەشیاو لە شوێنی شیاو دانراوە. ئەم قسەیە تا ڕادەیەک زۆر کاری هەیە و کاریگەری هەیەوە ڕاستی شەکە نەبوونی دڵسۆزی لە هەر تاکێکەوە تا ئەگاتە گەورەترین پلە لە وڵاتەدا کاریگەری خۆی دروست کردووە و لە هەر کۆمەڵگەیەکیشدا دڵسۆزی بوونی نەماوە، دڵسۆزی لە کار و کردەوەدا بوونی نەما ئەو کاتە ئەو کۆمەڵگەیەش بەرە و تیاچون دەچێت. بەڵێ مامۆستا سوار دێمەوە لای جەنابتان بۆ وەڵامی ئەو پرسیاری کە تا چەند ئەم قەیران و نەهامەتەی میلەتەکەمان پەیوەندی بە نەبوونی دڵسۆزیەوە هەیە هەر لە تاکێکەوە تا گەورەترین دەسەڵاتدار لە وڵاتە. بەڵێ بێگومان ئەگەر دڵسۆزی هەر یەکەمان لە کارێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ خۆشەویستترین کردەوە لای خوا ئەوەیە کە کەم بێ و بەڵام بەردەوام بێ. زۆر جار ئەم بەردەوام تعالی و عملش قبیل نەکرد. بەڵێ مامۆستا سوار. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە ئەو فەرموودەیە کە صحیحە و لە زۆربەی جارە دووبارە دەکرێتەوە کە ئەفەرمێ هەمووتان شوان و کاربەدەستن بەسەر ڕەعیەت و ژێردەستەکانی خۆتانەوە. واتە شوان چەندە دڵسۆز و خەمخۆری مەڕ و ماڵاتەکەیەتی لەوەی لە وەڕێکی باش، شوێنێکی باش، ژینگەیەکی باشیان بۆ فەرەهەم بێنێ پێویستە خەڵکیش لە هەر کاربەدەستێ لە ئاستی خۆیەوە. دەچمەوە لای میوانەکە مامۆستا سوار. مامۆستا سوار دەربارەی ئەم قەیرانە پرسیارم کرد کە ئایا تا چەند بەرەنجامی ئەو نەبوونی دڵسۆزی و ئیخلاس بووە لە کار و کردەوەی هەر یەک لە مرۆڤەکان لە وڵاتەدا. بەڵێ طبعا ئەکید هەمە بەڵێ وا دیارە تا گەشتنی دەنگی مامۆستا سوار بە ئێمە باز لە دڵسۆزی و ئیخلاسمان کرد کە زۆر جار مرۆڤ بەهۆی نەبوونی دڵسۆزیەک لە کار و کردەوەکانیدا کردەوەکانی بە جۆرێ لە جۆرەکان یام لی وەرناگیرێ ئەوەن لە ڕووی قیامەتیەوە یان بۆمونە تووشی گەندەڵی و تووشی بۆنمونە جۆرێ لە لادانە بێ. هەر مرۆڤێ هەمیشە کوردیش دەگوتوێتی کاری ئەمڕۆ مەخەنە سبەینێ، واتە تۆ لە ئەنجامی دڵسۆزی نەنواندن بۆ کاروبار و ئەرکی ئەمڕۆت ئەرکەکەت یان بۆمونە بەجێی رێهێڵی بۆ کەسایەتێکی دیکە یان بۆ نمونە بۆ بە تەواو نەکراوی بە نیوە ناچلی دەخرێتە ڕۆژی داهاتوو کامە وردە وردە بەردەوام ئەرکی ئەمڕۆ و ئەرکی سبەی و ئەرکی دوو سبەی بەسەر یەکەوە کەڵەکە دەبن تاوەکو ئیدی ئەم مرۆڤە لە ژێریدا ناتوانێت دەرچێەوە دەبێتە بارێک بەسەر خۆی و بەسەر کۆمەڵگەکەیەوە. بەڵام هەر کاتێ دڵسۆزی ئیخلاس لە هەر کار و کردەوەیەکدا هەبێ من پێم وایە کە دڵسۆزی و ئیخلاس ڕۆح و جوڵێنەری هەر کار و کردەوەیەکن. واتە تەنانەت وەکو ئەو فەرمودەی ئیبن عەباسمان هێنایەوە کە ئەفەرمێ مرۆڤ تەنانەت لە نوێژەکەشیدا بەپێی ڕادەی ئاگایی و ئیخلاس و دڵسۆزی نواندنی بەرامبەر بەخوای گەورە ئەوەندە پاداشت و چاکەی بۆ ئەنووسرێ. تەنانەت دەفەرمێ هیواژ هەیە لەو دەبەشەی نوێژ یەک بەشیشی بۆ نانووسێت لەبەرەوەی تەنها بەجەستە ڕاوەستاوە و خەیاڵ و هۆشی لای شوێنێکی دیکەیە وەکو چۆن مەحویە فەرمێ خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم. بۆیە دڵسۆزیش زۆر جا مرۆڤ وە بە حاڵەت تێگەشتووە کە دەبێ تەنها سەرۆکی وڵات و ئیمامی عادل و کاربەدەست و وەزیر و پەرلەمانتار دڵسۆز بن. نا هەر لە تاکێکەوە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەموو کار و کردەوەیەکی مرۆڤ بەپێی نیەتەکەیەتی واتە بەپێی ئەو ئیخلاس و دڵسۆزیەی کە هەیەی. بۆیە لە هەر تاکێکی بچووکەوە لە هەر کەسێکی سادە و ساکارەوە لە باوکێکەوە بەرامبەر بە منداڵەکانی لە مامۆستای بەرامبەر بۆ قوتابیەکانی هەتا وردە وردە
مرۆڤەکان هەمووی پێویستە دڵسۆز و ئیخلاسیانە بێ، بەڵام پلەبەندی و ڕیزبەندەکەیان بە جۆرە لە جۆرەکان جیاوازترە. دەچمەوە لای میوانەکەم مامۆستا سوار لەوەدا باسی ئەوەمان کرد کە نەبوونی دڵسۆزی و ئیخلاس لەم قەیرانەدا پێم خۆشە گوێ لە وەڵامی جەنابەت بگرم. بەڵێ بەداخەوە کێشەیەک لە گواستنەوەی دەنگی میوانەکەم هەیە بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەوەی کە پێویست بوو ئێمە لە باسی دڵسۆزی و ئیخلاس ئەمڕۆ باسمان لە تعریف و پێناسەی دڵسۆزی کرد و گرنگی و حکمەتەکەی و بۆچی خوای گەورە و پێغەمبەرەکەی هەمیشە هانی مسلمانان ئەدەن وەکو عیبادەتێک نەک وەکو عیبادەتێک. زۆر جار بە مۆخ و بە کرۆک و بە جوڵێنەر و بە ڕۆحی عیبادەتەکان دڵسۆزی ناوبراوە، واتە کار و کردەوەیەک ئەگەر چی لە ڕواڵەتیشدا خراپ بێ بەڵام دڵسۆزی و ئیخلاسێکی تێدا بێ بۆ خوای گەورە و کاتە خوای گەورە خۆشی دەوێ و کار و کردەوەکە بەرز دەنرخێ، وەکو چۆن ئەو سێ نمونەیە کە لە سوورەتی کەهفدا خوای گەورە لە نێوان سەیدنا موسا و سەیدنا خزردا باسییانەکە کە بریتێ لە ڕوخاندنی دیواری 2000 و کوشتنی مێرمنداڵێ و کونکردنی ئەو گەمی و کەشتەی کە پێ ئەپەڕنەوە. ئەمە لە ڕواڵەتدا کارێکی نابەجێ و خراپە، بەڵام چونکە دڵسۆزی و ئیخلاسێکی جوانی تێدایە بۆ خوای گەورە و یەکلابوونەوەیەکە بۆ خوای گەورە مەدح و سەنایەکات و سەرنجامی ئەم کار و کردەوەیەش لە پاشتردا بۆ موسای ڕوونەکاتەوە کە بریتی بووە لە بەرهەمێکی جوانی هەبووە و کارەکەی لە خۆڕانەی کردووە بەڵکو زۆر جار کاری نابەجێ، بەڵام گرنگەوەی ئینسان هەمیشە لە کار و کردەوەکانیدا مەبەستی ڕەزامەندی خوا و سوودگەیاندن بێ بە دەوروبەر و بە کۆمەڵگەکەی و بە خەڵکی چواردەوری. پاشتر باسمان لە ئاسەوار و گرنگی و حکمەتی ئیخلاس و دڵسۆزی کرد و بەرامبەر بە کێ دەکرێت و لەم بۆچی لە ئێستادا باسمان لەو هۆکارانە کرد کە لە ئێستادا ئیخلاس و دڵسۆزی بە جۆرێ لە جۆرەکان یان نەماوە یان بەرەو کەمی ڕۆشتووە لای بەشێکی زۆر لە مرۆڤەکان. لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن، خواتان لەگەڵ.